والله كوتي دوایینە کاکە شەهید کراوە و انشاءالله جێگەی بەهەشتە چاومان لەوێدا دەستگاکانی ئەمنیە و منتقەیە بە زووترین کات تاوانباران بدۆزنەوە بیان بیدەنە دەستی دادگا چکە مەسئولێتی تێدا لەبەرەوەی لەو شوێنە سیارەکەی بردراوە هەربردننی سیارەکە ئەرکی دەستگا ئەمنیەکانی ناوچەکە قورستر دەکات بۆ ئەوەی بیدۆزنەوە چاویشمان لەوەیە کە بە زووترین کات هەم تاوانباران بدۆزرێنەوە بۆ هەمیش بدرێنە یاسا و سزا بدرێن و بۆ خەڵکیش ئاشکرا بکرێت بۆ ئەوەی ڕووداوی ناخۆشتری بەدوادانایە ئەگەر زوو بدۆزرێتەوە بدرێنە دادگا ئەوە کوشتنێکی ئاسایی و کۆمەڵایەتی و ئەوانەیە ئەگەر نەش دۆزرێتەوە بە تیرۆر حسابە بۆیە دەبێت چاوەڕوانی ئەوەی کە لێکۆڵینەوە بە زووترین کات